گەڕێکی دیکەی دانوستان بۆ هەڵبژاردنی پارێزگاری کەرکووک بەڕێوە دەچێت. موهەیمەن حەمدانی بۆ شوێنی ڕاکان جبووری. دانوستانی پێکهاتەکانی کەرکووک بۆ پێکهێنانی حکوومەتی خۆجەیی پارێزگاکەیە یان خولانەوەیە بەناو بازنەیەکی بەتاڵدا. پارتی و یەکێتی لا دانوستانەکان دەگەڕێنەوە خاڵی سفر. بە پێی زانیاریەکان بڕیارە سەرەتای مانگی داهاتوو گەڕێکی دیکەی دانوستانەکان بۆ پێکهێنانی حکوومەتی خۆجەیی پارێزگای کەرکووک دەست پێ بکاتەوە و سوودانیش دوای گەڕانەوەی لە ئەمریکا دەیەوێت لایەنەکان لە یەکتر نزیک بکاتەوە تا یەکێک لە سیناریۆکانی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی و هەڵبژاردنی پارێزگار سەر بگرێت. هەر بە پێی زانیاریەکانی تیوار تا ئێستا هیچ خاڵێکی گرنگ نییە لایەنەکانی کەرکووک لەسەری ڕێککەوتبن بۆ هەڵبژاردنی پارێزگار. بەڵام تیوار زانیوێتی لە ماوەیەدا پێکهاتەکانی کورد و عەرەب و تورکمان لەسەر دوو سیناریۆ گفتوگۆیان کردووە. سیناریۆ یەکەم هەڵبژاردنی پارێزگارە بە جۆرێک هەر ساڵ و نیوێک بۆ پێکهاتەیەک بێت، واتە ساڵێک و 6 مانگ بۆ کورد و دواتر ئەو ماوەیە بۆ عەرەب و تورکمانیش بێت کە ئەمەش پارتی و تورکمان و حیزبی تەقەدومی حەلبوسی پشتگیری دەکەن. هاوکات سیناریۆی دووەمیش ئەوەیە 2 ساڵ پارێزگار بۆ کورد و 2 ساڵ بۆ عەرەب بێت. ئەمەشیان لایەنە عەرەبەکان و پارتی و یەکێتیش وەک کورد پشتگیری لێ دەکەن. بەڵام گرفتەکە ئەوەیە هێشتا کورد و عەرەب کۆگنین لەسەرەوەی کامیان یەکەم جار ببنە پارێزگار. جیالەوەی یەکێتی و پارتی هێشتا ڕێک نەکەوتون ئەگەر یەکەم جار کورد ببێتە پارێزگار کێ بۆ پۆستەکە دیار دەکەن. چونکە پارتی پێداگری لەسەر دانانی کوردێکی بێلایەن و یەکێتیش داوا دەکات ئەندامێکی خۆی بۆ پۆستی پارێزگاری کەرکووک دیاری بکات. با پێی قسەی سەرچاوەیەکی ئاگاداریش کە بۆ تیوار دواوە لەناو پێکهاتەی عەرەبدا لێک تێگەیشتن هەیە کە موهەیمەن حەمدانی پەرلەمانتاری حیزبی تەقەدومی محەممەد حەلبوسی پۆستەکە وەربگرێت لە شوێنی ڕاکان جبووری. بەو پێیەی حیزبی تەقەدوم خاوەنی 2 کورسیە لە 6 کورسیەکەی پێکهاتەی عەرەب. بەڵام تیوار لە چەند سەرچاوەیەکەوە زانیوێتی کە پێ ناچێت هیچ کام لە سیناریۆکان بەم زوانە سەر بگرن و دانوستانەکانی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی و هەڵبژاردنی پارێزگار هاوشێوەی خولانەوەیە لە ناو بازنەیەکی بەتاڵدا. بەو پێیەی ناکۆکی نێوان پارتی و یەکێتی لەسەر هەڵبژاردن و چەند پرسێکی هەڵواسراوی نێوانیان هێندەی تر لە یەکتریان دوور دەخاتەوە بۆ ڕێککەوتن لەسەر دانانی کەسێک بۆ پۆستی پارێزگاری کەرکووک. ئەمە جگەلەوەی تا ئێستا هیچ ئەگەرێک نییە کە کورد سەرەتا پۆستی پارێزگار وەربگرێت. جگەلەوەش دەستێوەردانی تورکیا و ئێران و پەرەسەندنە ئەمنی و سەربازی و سیاسیەکانی عێراق و ناوچەکەش هێندەی دیکە ڕۆڵی دەبێت لە دواخستن و سەرنەگرتنی دانوستانەکان بۆ پێکهێنانی حکوومەتی خۆجەیی پارێزگای کەرکووک.